مەری خوا صلی الله عليه وسلم ئەبوو هورەیرە گێڕێتەوە دەڵێت پیاوێک هاتە خزمەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وتی ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم چی کەسێ باشە لە دنیادا بکەمە صاحب واتە هاوڕێ ڕەفیق دۆست خۆشەویست نێزکترین کەس ناوێنەی لە چی ئەمانە ناوی بنە بۆ خۆت ئەمە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەپرسێ سەحابە هەمووی دانیشتووە پێغەمبەری نازدار صلی الله عليه وسلم جوابی ئەم پیاوە ئەداتەوە ئەم کەسە ئەداتەوە ئەم گەنجە ئەداتەوە کە لە چینی پیاوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئیشارەتی نەکرد بۆ خۆی ئیشارەتی نەکرد بۆ خەلیفەکانی ئیشارەتی نەکرد بۆ بنەماڵەکەی ئیشارەتی نەکرد بۆ کەسانی تر پێی فەرموو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پێی فەرموو من أحق الناس بحسن صاحبته کە فەرمیان پیاوە تەبعاً واتە چی کەسێ باش و چاکەی پێغەمبەری خوا من ڕەفیقی بکەم لەگەڵیا بم پێغەمبەری نازدار صلی الله عليه وسلم لێی پرسی پرسیارێکی کرد پاشان وەڵامی داوە یا نەتوانین بڵێن ڕاستەوخۆ وەڵامی داوە چونکە دەیزانی ئەم کەسە ئەوەی کە جوابێ داتۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەیزانی کە ئەمە ئەوەی ماوە لە زەر ژیانە فەرمووی دایکت پاشان دووبارە پرسیاری کردووەمی ئەم مرۆڤە پێغەمبەری خوا نەیوت باوکت نەیوت چینی پیاوان فەرمووی دایکت یعنی ژنان دایک یعنی ژنە سێم جار تکراری کردەوە سێ پرسیاری کرد لە شێوەی یەک پرسیار پێغەمبەری خوش یەک وڵامی داوە سێ جار فەرمووی دایکت چوارەم جار وتی باوکت یعنی چەند سێ بە یەک ئافرەت سێ جا پیاو یەک جا ئەبێ ئێمەی پیاو لەم کاتا گلەی بکەین بڵێن ئێمە دوا خەوتین کەوتینەتە دواوە چونکە سێ جا پێغەمبەری خوا وتی ئافرەت حەقەتی حەدیث ئەمەیە کاتێ تۆ باسی ئیسلامەکەی و باسی ئافرەت دەکەی کۆی کەرەوە بچۆ ناو ئەوانەی کە ئیسلام باسی مافی ئافرەتەکە من ئەگەر بمەوێ ئیسلام